بەڵێ سەرتا زۆر سپاس شەوی ئێوە و بینەرانی ئارتی باش. ئێمە وەکو پلاتفۆرمی سەوت لە پەرلەمانی کوردستان ئێمە کۆبوونەوەکی ئەمڕۆمان ئەم شەومان تەکیدکردنەوە بوو لەسەر بەشداربوونمان لە کۆبوونەوەکەی سبەینێدا و هەر هێشتا ئەندام پەرلەمانەکەمان بەیانی سەعاتدا ئامادە ئەبین لە پەرلەمانی کوردستان بۆ بەشداریکردن لە کۆبوونە ناسایی کە سەرۆکاتی پەرلەمانی کوردستان وادەتی دیاری کردووە و لەسەر داوای ژمارەی یاسایی پەرلەمانتاران بوو کە داوای ئەو دانیشتنە یاساییمان کرد. بڵێ لە کۆبوونەوەی نێوان لاەنە سیاسەکانی بەشدار لە حکوومەت و پەرلەمانە فوادچێن سەرۆکی دیوانی سەرۆکاتی هەرێم ئاماژی بۆ کرد کە داوایان کردووە کۆدەنگیەکە بۆ لەسەرەوەی کە کۆبوونەوەکەی سبەینی پەرلەمان دوا بخرێت. هەڵوێستی فراکسیۆنێکیەتی چییە؟ بڵێ کۆدەنگی نەبووە هەندێک لەلایەنەکان داوای ئەوەیان کردووە بۆیە ئێمە وەکو فراکسیۆنی سەوت بەیانی ئامادە بین و لەگەڵ دواخستنی ئەو کۆبوونەوانینین لەبەرەوەی ڕۆژی پێنجشەممە فەراغی یاسایی لە هەرێمی کوردستانە دروست دەبێت بۆیە ئەرکی سەرشانی پەرلەمان و پەرلەمانتارانە کە کار لەسەرەوە کرێ ڕێگربین لە دروستبوونی فەراغە یاساییە بۆی ئێمە وەکو کاری هەموارکردنەوە بە یاخودە شەکردن گەوژێکە لە ئەرکەکانمان پێشکەشکردنی ئەو پرۆژە یاسانە بووە و لە ئێستا راپۆرت ئامادێ و پێشکەش بە سەرۆکاتی کراوە بینێ گفتوگۆی لەسەرەکی و دەنگ لەسەر ئەو مادانە دێت. ئەمە پێویستی بە چیە بۆی هەموار بکرێتەوە یەکلایی بکرێتەوە دەبێت نیسابی تەواو بێت نیسابی یاسایی پەرلەمان تەواو بێت؟ بەڵێ دوای ئەوەی کاس بینێ گە نیسابی قانونی تەواو بێت بە هیوادارم هەموو فراکسیۆنەکان ئامادە بن لە پەرلەمانی کوردستان. زانیاریتان هەیە کێ بەشدار دەبێت بۆ نمونە هیچ زانیاریتان لەسەرەوەی هاوکارەکانتان لە حزبی شوعی بۆ نمونە ئاڕاستەی سێەم بسووتنەوەی ئیسلامی حزبە تورکمانەکان یەکگرتووی ئیسلامی کوردستان هیچ زانیارێکتان نیە کێ بەشدار دەبێت؟ ئێمە هیواداری هەموو فراکسیۆنەکان ئامادە بن بەڵام ئەوەی کە ئاگادار بین زۆربەی زۆری فراکسیۆنەکانی کە ئامادە بن بە تایبەتی لەو چوارلایانی کە یەکگرتووی ئیسلامی کوردستانیش ئەوەی ئاگادار بین داگەستا چونکە بە فەرمی ئەویان ئاگادار ڕایان نەگەیاندووە کە بەشداری ناکەن. کەواتە یەکگرتووی ئیسلامی کوردستان بزوتنەوەی ئیسلامی کوردستان شوعی ئەمانە تا چەند ئاگادارن کە بەشدار دەبن؟ بە شێوەیەکی فەرمی هیچ لایەنێک لەو لایەنانە ئاگاداری ئەوان نەکردوەوە ئەوان ڕانەگەیاندووە کە بڵێن بەشدار نابین. باش ئەگەر نیسابی یاسایی تاوانە بۆمانە بەشدار نەبوون چارەسەر چییە چار چییە؟ بەڵێ دوای ئەوەی ئەگەر هیواداری نیسابی قانونی تەواو بێ بەڵام ئەگەر نیسابی قانونی تەواو نەبێ ئەوە بسیمان ڕاستەخۆ ئەو دەسەڵاتانی سەرۆکی هەرێم انتقالەکە بۆ سەرۆکی پەرلەمان و یعنی پەرلەمانی سەرۆکی پەرلەمانی کوردستان ئەتوانێت مارەتی سەلاحەتەکە بموە 6 ڕۆژ بە 6 ڕۆژ کە لەو ماوەیەدا ئەتوانێت ئەگەر کار لەسەر هەموارکردنەوە یاساکە کرا ئەوە ئەو کار لەسەر هەڵبژاردننی سەرۆکی هەرێمە کرێ بە پێی یاسای ئەگەر وان نەبوو ئەوە بەپێی داوا لە کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانێک کرێ کە وادەیە دیاری کرێ بۆ هەڵبژاردننی سەرۆکی هەرێم. هیچ کام لاندام پەرلەمانەکانی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان بزوتنەوەی گۆڕان خیاب نین هەمویان ئامادەن هەمویان ئامادە دەبن بۆ کۆبوونەوەکەی سبەینێ؟ ئێمە وەکو فراکسیۆنی سەوڵ هەموو هەر هەژدە ئەندام پەرلەمانەکە ئامادەین و وەسبینە بەشداریەکەی لە دانیشتنەکەی پەرلەماندا. ئاگاداری کۆبوونەوەی چوارخۆڵی نێوان یەکگرتووی ئیسلامی کۆمەڵی ئیسلامی بزوتنەوەی گۆڕان یەکێتی نیشتیمانی کوردستانن؟ ئەو کۆبوونەوەی ئەکرێ لە دەرەوەی پەرلەمانی کوردستان هیوادارین هەموو لایەنەکان بگەنە سازان و ئەو سازانە هیوادارین لە سەرچێوەی یاسا بێت چونکە هەر سازانێک ئەکرێ کە یەتەوە ناو پەرلەمانی کوردستان پێویستە لەسەر و هیچ سازانێ لەسەر و بەشەوەندە گشتەکانەوە نەبێ و هیچ سازانێ لەسەر و یاساوە نەبێت بۆیە ئێمە هیوادارین سازانەکە لە چوارچێوەی یاسایە بێ و کاری لەسەر کرێت و ئەو فراکسیۆنانەی کە پێشووتر لە بەشدار نەبوون لە کۆبوونەوەی حوزەیرانە یاخود ئەندامانیان لە لیژنەی یاسایی بەشدار نەبوون هیوادارین سبەینێ فراکسیۆنەکانیان ئامادە بن و هەر پێشنیارێکیان هەبێت لە چوارچێوەی یاسایە ئەتوان گفتوگۆی لەسەر کرێت و دواتر ئەتوانێت بڕیاری دەنگی لەسەر بدرێت بۆیە هیوادارین ئەو چ سازانەکان چ ئەوانەی کە پێشووتر ئامادە نەبوون یاخود ئەو فراکسیۆنانەی پڕۆژەیان نەبووە هیوادارین سبەینێ ئامادە بن بۆ ئەوەی ئێمە بتوانین ئەو پرۆژەیەکانی لە چوار لایەنەکە پێشکەشیان کردووە و ئێستا راپۆرت ئامادەیە و هەمووی لە چوارچێوەیەکی یاسایە کاری لەسەر کراوە کە ئەوی دیاریکردنی سیستمی پەرلەمانی حکومەتی لە هەرێمی کوردستان و بە شێوەی سیستمی پەرلەمانی و هەروە کەمکردنەوەی دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم و چەندین مادەیەکە کە هەمووی لە بەشەوەندە گشتەکانە و سەروەری یاسا لە هەرێمی کوردستان. خاتوو تەلار گەر سازانی نێوان لایەنە سیاسیەکان لەسەرەوە بوو هەمان داواکاریان هەبوو بە دواخستنی کۆبوونەوەکەی سبەینی پەرلەمان ئەو کاتێوە ڕازی دەبن بەوە
پێتان وایشتی لەو جۆرە بکەن؟ نەخێر ئێمە ئەگەر هەر سازانێک بێ هیوادارین سازانەکە لە چارچێوەی یاساکان نابێ وە چونکە ئەو دواخستنە بە هیچ شێوە لە بەرژەوەندی گشتیدانە لە بەرژەوەندی سەروەریاتە کەواتە لە تاوی ئەگەرەکانە پەرلەمانی کوردستان سبەینێ ئەو دانیشتنەی خۆی دواناخات کەواتە لە تەواوی ئەگەرەکانە پەرلەمانی کوردستان سبەینێ دانیشتنەکەی خۆی ئەنجامەدا و بە هیچ جۆرە دوای ناخات؟ ئەگەر نسابی قانونی تەواو بێ ئەرکی پەرلەمانی کوردستانە کە دانیشتنەکەی خۆی بە ئەنجام گەیەنێت. بەڵێ تەلا ڕەلەتیف ئەندامی پەرلەمانی کوردستان لەسەر فراکسیۆنی